دیارە ئێمە گەر بگەڕێنە بۆ تەجروبەکانی ڕابردووش لە 2014-2010 بگرە بۆ پێشتری هەمیشە لەگەرەوە بووینە کورد یەکلیز بێ ڕەن بێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەشمانزانی حەجمی خۆمان لە کەرکووک چۆنەوەوانە ڕەن بێ زەرەریشمان بوو بێ بەڵام بەلامانەوە گرنگ بووە کە ڕێژەی کورسی کورد یان ڕێژەی نوێنەرایەتی کورد بۆ پەرلەمانی عێراق ئەوە گرنگە کە نوێنەرەکانمان زیاتر بێ بە دڵنیاییەوە ئێمە لەگەر لایەنەکان قسەمان کردووە هەوڵە دەین کە لە سەردەم ناوچە جێناوەکان نەک بە تایبەت کەرکووک لە هەموو ناوچە جێناوەکان یەک لیستێکی کوردی و بەکو بە خۆشتان ئاگادارن ڕەن بێ ئەگەر هاوپەیمانیش نەبێ بەس شێوازی تەفاهمکردن لە بازنەکان ینی ئەم جارە ناتوانانی مەسەن بۆ نمونە لە کەرکووک پێشووتر ئەگەر 12 کورسی بواە 24 کەسمان بێ بە تهدید ئەو ڕێژانە دابنرێت کە لەسەری ڕێکەکەوین و بە تایبەتی لە بازنەکانی ناوەڕاستیش یان ئەو خەڵکانە دابنین کە پێگەی یان دەنجی خەڵک زیاتر بەدەست بێنن بۆیە ئێمە هەم بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانەوەی کە ئێمە هەموو هەوڵی خۆمان بخەینەگەر بۆ یەکلیستی کوردستانی سەرجەم حیزب لایەنەکان